یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆنی سەوز تا ئێستا ڕێگرە لەوەی کە 80 ملیاریان هەیە بیدەن 80 ملیار ئەبێ بدەن تا ئێستا 50 ملیارەدەن ئەوە سێ مانگی ڕابردووە 30 ملیارین ڕائەگرن. ئەما قسەی پەرلەمانتارێکی فراکسیۆنی پارتیە لە پەرلەمانی کوردستان لەسەر نەگەڕانەوەی داهاتی ناوخۆی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە بۆ خزێنێ حکوومەت. داهاتی سنووری سلێمانی و هەڵەبجە ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی. جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش بە بەڵگەوە تەواوی قسەکانی و پەرلەمانتارەی فراکسیۆنی پارتی ڕەت دەکاتەوە و دەڵێت بەهۆی خراپی گرێبەستەکانی نەوت و وەرنەگرتنی باز لە کۆمپانیەکانی نەوت لێبڕینی موچەی هاوڵاتیان بەردەوامە. تۆمەت لە خۆڕان نابەخشینەوە بە بەڵگەوە قسەیەکەین بەس لە مانجی 4 153 ملیار دینار لە سنووری ئیدارەی سلێمانی گەڕاوێتەوە وەزارەتی دارایی. ئەگەر ئەو برادرانە ناچاریان نەکردبین ئێمە نامانەوێ ئەم مەسەلەیە زەقکەینەوە. بۆیە لە ماوەی ڕابردوودا بە دیاریکراوی لە ماوەی 4 مانجە ڕابردوودا ئێمە چاودێری وردین تەواوی داهاتەکانی سنووری خاڵە سنووریەکان و باز و دەرامەتی ناوخۆ لە سنووری ئیدارەی سلێمانی وەکو خۆی لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە وەکو خۆی هاتۆتە وەزارەتی دارایی. ئێستا کە پارەی پێویست لە بەردەستی وەزارەتی دارایی نیە ئەوە پارەی نەوتە کە کەس سەری لێ دەرناچێت. ئەندامێکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕانیش ڕای دەگەنێت با لێبڕینی 121 شەوە پارە نیە بۆ ئەوەی دابەش بکرێت. ڕاشیگەیان تا بەرمیلێک نەوت 21 دۆلار بمێنێتەوە و یاسای چاکسازی جێبەجێ نەکرێت دۆخەکە بەم شێوەیە بەردەوام دەبێت. ئەمڕۆ بە دوواداچوومان کردو وەزارەتی دارایی پارەی پێویستی تێ نەهاتووە بۆ ئەوەی لە ساب سوێکیش موچە دابەشکە. ئەمە گرفتێکی زۆر گەورەیە کە مانکانی پێشوو وێنەی نەبووە کە چەندین هۆکار هەیە بۆ ئەم بابەتە. ژمارەی یاسایی لە ئەندامانی پەرلەمانی کوردستان یاداشتێکیان ئیمزا کرد لەسەر کۆبنەوەیەکی تایبەت بە بانگێشتکردنی حکوومەت بۆ قسەکردن لەسەر لێبڕینی موچە خەرجی داهاتی نەوت داهاتی خاڵە سنووریەکان و جێبەجێ نەبوونی یاسای چاکسازی. لە یاداشتەکەدا هاتووە لە ئەگەری ئامادەنەبوونی حکوومەت پەرلەمان بڕیار لەسەر لێبڕینی موچە بدات. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.